بەڕێبەری نەخۆشخانەی هیوا هۆشداری دەدات لە زۆربوونی حاڵەتەکانی شێرپەنجە و دەڵێت لە ساڵی 2023 3000 توژوی نوێ تۆمار کراوە کە سەدا 80 خەڵکی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ئیدارەی ڕاپەڕینە. بەنسبەت ئامارەکانی شێرپەنجە ئێمە لە 2023 بە نزیکەی 3000 حاڵەتی نوێی تۆمارکراومان هەبووە لە نەخۆشخانەی هیوا کە ئەمە توانم بڵێم لە سەدا 80 هی پارێزگای سلێمانی هەڵەبجە ئیداری گەرمیان و ڕاپەڕین و هەروە هەموو ئەو ناوچانەیە کە سەر بە ئیدارەی پارێزگای سلێمانیە بەشێکی هی پارێزگاکانی تری هەرێم بووە و بەشێکی شێتوانم بڵێم پارێزگای ناوەڕاست و خواروی عێراق و بەتایبەتیش لە پارێزگای کەرکووک و مووسڵەوە کە زۆرترین نەخۆش سەردانی نەخۆشخانەکەمانەکەن بە حکمیەوەی ئەو ئاستە خزمەت گوزاری و ئەو پسپۆڕیانەی لای ئێمە هەیە لەوێ بوونی نییە و لەگەڵەوەشدا کە لێرە هەموو شتێک بێبەرامبەرە کە ئەمە توان بڵێم ئەرکی سەرشانی ئێمەی زیاتر قورس کردووە هەمیشە و تومە ئەگەر نەخۆشخانەی هیوا بە تەنها خزمەتی پارێزگای سلێمانی بکردە دڵنیا بە ئەو لۆدە بەو شێوازە نابوو کە ئێستا بوونی نییە. باز لەوەش دەکرێت یەکێک لە گرفتەکان نەبوونی ئامێری دەستنیشانکردنی پێشوەختەی شێرپەنجەیە لە سلێمانی و نەخۆشخانەکان بەتایبەت نەخۆشخانەی هیوا. بەڕێبەری نەخۆشخانەی هیوا دەشڵێت ئەو ئامێرە دابین نەکرێت لە ماوەی چەند ساڵی ئایندا ئەگەر سندوقی کۆمەک بۆ توشبانی شێرپەنجە داهاتەکەی دەهێندەی ئێستاش بێت بەشی چارەسەری توشبوان ناکات. چارەسەر بۆ گرفتی شێرپەنجە لە هەموو جیانە دروستکردنی سنتەری دەستنیشانکردنی پێشوەختەیە کە بەداخەوە تا ئێستا لە هەرێمی کوردستان بە فعلی نییە تاکە سنتەرکەیە کە سنتەری مەمکە لە نەخۆشخانەی شارەویش لەبەر قەرەباڵغێکەی توانای نییە و خزمەت گوزاریە 100% کە و ئەو ئامێرە پێویست ناکە لە ناو سنتەری شێرپەنجە بێ بەڵکو ئەو سنتەرێکی جیایە کە پەیوەندی بە شێرپەنجەوە نییە کە من هیوادارم حکوومەتی هەرێم وەلایانی پەیوەندیدار لە ئاستی باڵا وەزارەتی دارایی وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیران هەنگاوێکی فعلی بنێن چونکە بەڕاستی پێتان بڵێم ئەگەر بێت و کار لەسەر دەستنیشانکردنی پێشوەختە نەکرێ لە ماوەی 10 ساڵی داهاتوودا ئەو بودجەی کە ئێستا هەیە بکرێ بەدە ئەوە نەشدەرەقەت بە خزمەتی توشبوان نایەگەر هەموو لە قۆناغە کۆتایەکانە بێن چونکە ئەگەر شێرپەنجەی مەمەک بە نمونە وەربگری لە قۆناغی سەرەتایی ئەگەر بێتە لای ئێمە پێویستی بە جۆرێک لە حەبە کە هەمیشە بوونی هەیە و نزیکەی بای 600,000 دیناری عێراقیە هەمان نەخۆش لە قۆناغی چوارە بێت تێچۆکەی بۆ هەر مانگێک 6,000 دلارە کە حکوومەتیش ناتوانێت بەو شێوازە 100% دابینی بکات. بەپێی ئامارە جیهانیەکان لە ساڵی 2023دا زیاتر لە 2 ملیۆن کەس تووشی شێرپەنجە بوون لە کاتێکدا لە ساڵی 2022 ڕێژەکە 1,900,000 کەس بووە. لە هەرێمی کوردستانیش بەردەوام ئامارەکان لە هەڵکشاندایە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.